داشتپاس با برایتی هەروەها داوام بەڕێزانەش دەکەین فەرمون بۆ داگیرکردنی مۆمیزە ساڵان بەڕێز مامۆستا جەمال عەبدوول ئەندامی فەرقی کۆمەڵە و خاوەن ئیمتیازی گۆهاری تەلەفۆنی کورد بەفەرمێن. داشتپاس. بنەماڵەی خوشیژە بابان داشتپاس. بنەماڵەی عەلی شارەزووری بەڕێز کاک محەممەد بەردان سەرۆکی کۆمەڵە بەڕێز مامۆستا عومەری عەلیانی بەڕێز مامۆستا تەوفیق سایید داشتپاس بۆ بەڕێزانان ئێستاش داوا لە بەڕێز بەخێرێ کاک عوسمان خۆش بی کاک عوسمان پێمان خۆشە پێمان بڵێ سەرەتای دەستپێکردنی گۆرانیکردنی چۆن بووە؟ وەڵا سەرەتای دەستپێکردنی گۆرانی من لە ساڵەکانی ئەو پەنجا بوو یا پەنجا و ئەو ناوە من دەنگم خۆش بوو لە مزگەوتە ئەچووم بانگمە نوێژمە کرد مناجاتمە کرد دەنگ زۆر خۆش بوو ئیتر بەیانەیەکیان زوو هەستام چوون بۆ مزگەوت لە دەرگای مزگەوتم مامزەورێکی لێ بوو مامساڵی ناو بوو بەس دوو سەعاتی مابوو بۆ بانگ کەرێ ماوەتی چێ وتم منم عوسمان وتی یا ڕەبی بەخێر نەیت وەکو وا بزانێ خوارەکانی باش بۆ تۆ دانراوە وەڵام منیش وتم مام سەڵاح ماتوڵ وایە کڵاوەکەم کوێتە مزگەوت شەر بێ بۆی نەیەمەوە ئیتر لە دوای ئەوە دەستم کرد بە گۆرانی وتر ئەوە سەرەتای من لەهێوە دەستی پێ کرد دەست خۆش بێ کاک عوسمان ئێستا چیمان پێشکەش دەکەیت؟ وەڵا ئێستا مەقامێکی سەفەر فۆرکلۆری کۆن Diana
لەوانەیە ئێستا بڵێن ئەوە بۆچی وا لێ هاتووە، ئەو بۆچی بە لارە لارە ڕێبەرێەوە. خۆ تۆ شکر تەندروستین زۆر باشە، سوپاسی ئێستا نەکەم بۆ داوای تەندروستیەکی گەشت بۆ ئێوەکەم. حەزەکەم لە ژیانتانە هەموو ژیانتان وەکو گوڵ گەشاوە بێت، بەڵام بەخوا کەسی کاشی ئەوەی لە من ڕوویاوە یاخوا بەسەر دوژمنیشم زۆر خراپ یاخۆمەوە. خۆ من ئەگەر بڵی لەوە پێشوان نەبوو، زۆر ژیانێکی پڕاسوودەیی و کامەرانیە ژیان، هەرچی پێی بڵێ خەم و خەفەت نەهات بەلات. بەڵام بە پێچەوانەی ئەوەشەوە من یعنی هەتا بفەرمووی ئاسوودەیی لە ژیانما بەرخی بازی کردووە. بەڵام لەوە ڕۆژەوە کە خاتومی نابوو بە خێزانم ئیتر بە تەواوەتی سەرم لێ تێرچوو، گوەمی ئاسوودەیمە هەر بە تەواوەتی شەوە کە خاتومی نابوو بە خێزانم. ئیتر شادمانی هەر پشتی تێکردم و ڕووی لێوەردێڕام بە جۆرێک هەرچی هەموو ژیانم بوو بە خەم و خەفەت و لێگانەوە و بیرکردنەوە و دڵە ڕاوچە و ڕارانی لەلەو ساوە هەتا ئێستا وەکو عەرزم کردن وام لێ هاتووە من خۆم نازانم چیم و چینی، نازانم چیم و چینی، نازانم چێم و چێنی چۆن بە خۆ ئێستا کەسی بێگانەمانتیانێ و هەمووش خۆی با جوان جوان بۆتان گێڕ بوو. دەست خۆش خاتومینا بێوەژنێ بوو
بە واتای خۆی تەنیا 36 بەهاری دیت بەڵام لەگەڵ ئەوەشە حتا بڵێ دڵسۆزانە جوانێکی خۆی پاراست. منیش ئەو ساڵی کەوا خاتوینام باستەوە تەمەنم 26 ساڵ، واتە ژنەکەم 10 ساڵ لە من گەورەتر. بەڵام بە ئەوەشتان پێ بڵێم کە من چوون بۆ خوازبێنی خاتومینا کچێکی گەنجی 18 ساڵانی هەبوو، ناوی شەوبۆ بوو. بەڵام شەوبۆ چێبووە هەر خۆی شەوبۆ دابنیشی دایە هیچم نەکردایە نەبکەی نەبخۆی دابنیشی سەیری قەڵەو باڵاو جوانیەکەی مێوژە ڕژکەی خواردە لەسای گەردنەوە دیارە. اینجا ڕەنگە ئێستا لێشم پرسن ئەی بڵێن ئەی نەک بە تۆ بۆچی ئەو خۆریان لێکیس خوادا کاکە ئیتر ئەما وەکو ئەڵێ ئەمە مەسەلەت دڵە. ئیتر منیش خاتومینا خۆیم چوون بۆ دڵاو تاو وەختێک کە گواستیشمەوە خۆ ناگەشە بەجێ بێمن ئەبێ شەوبۆش لەگەڵ خۆمانابەری چونکە شەوبۆ کە کچی خاتومینایە ئەبێ بە کچی منیش منە بڵ بە باوپیارەی ئەویژە بێ بە کچی من و من بەرپرسیارم لەبەر ئەوە شەوبۆشمان لەگەڵ خۆمانابێت هەر چوارمان بووین بە یەک ڕێزان من و خاتومینا و شەوبۆ و باوک. جا باسی باوکم کە خاتومینام هێنا باوکم تەمەنی 45 ساڵە دەمێ ساڵ بۆ ئەمری خوای کرد بوو. ئیتر باوکم ژنی نەهێنا بوو، بەڵام لەگەڵ ئەوەشە ڕێنگ و ڕوخسارێکی گەنجێتەکەی هێشتا پێوە ماوە. پیاوێکی بە جەوهەر بە زەوق عینی وەختە لەبانێکی بوو بۆ خۆی لە قسەکردنە. ئەگەر بهاتایە تەنیا یەک چارەکە سەعات لەگەڵ کچێکە دابنیشایە پێگەیشت ئەو کچە کاتێک بۆ خۆی زانی بەتیری ئەشتی گرفتار بوو. بەڵێ کە ماڵمان دروست کرد و باسمانەوە ئەوەی پێ نەچوو لەگەڵ باوکما تەماشاکەم باوکم لەگەڵ منە گۆڕاو سێرم کرد گۆڕاو سەرم سوورمان زۆر دەم بە پێکەنین زمان شیرین هەرچی یەکەم ئەوت نەیەوە خواردن هەموو وەختێ لەگەڵ قسەکانمان لەو ماوەیەشا کە لەگەڵمانە بوو دوو سێ جارێک شەوبۆی بر بۆ بازار بۆ زەخیرەکردین و بە یەکیشەوە ئات تومەز ئەمە منامنای ئەوەیەتی شەو بۆ مارەکات. بەڵێ خوالی مبارەکایە خوا شەوبۆ مارە کرد و دوای سێ شەو و سێ ڕۆژ تەقەی دەوەڵزنا باوکم بوو بە زاوای من و خاتومینای خێزان. ئیتر خزمایەتیەکەی من و باوکم ئەوەنەی تر گەرم بوو. بەڵێ هەرچەندە من کوڕی ئەوە بەڵام لە هەمان کاتیشە بووم بە خەزوریش هەرچەندە خاتومینا بۆچی ئەو بوو لە هەمان کاتە بوو بە خەسووس. ئیتر خزمایەتی بینی من و باوکم جۆشی سان وای لەهاو باوکم هەر بە تەواوی سەری لێتر چوو نەیەزانی چی بکات نەیەزانی چۆنمان بام بکات کە بانی ئەکردین دەمێ بوو بەتەوەی تەخلیفەکەی ئایا من بان بکە بڵێ کوڕەکەم یا بڵێ ماما خاتومینا کە بان بکات
بڵێ بوو کە شێدینەکەم یا بڵێ ئامۆژ وای لێ منی خۆ منیش هەر بەجارێ بە تەواوەتی سەرم دێتە تو وەڵا کە ئەچوومە حدودی باوکم و نیازم هەبوو بانیکەم ماوەیەک بیرمە کردەوە ئایا من بڵێم بابە یا بڵێم کوڕم خۆ خاتونی ناخاتونی باسی خاتونیان ناکرێ ئەوە لە خۆشیانە هەر پێی نێنەکەوتە سەر ئەز لە خۆشی ئەم خزمایەتیە چونکە باوکم کە خەزوری ئەو بوو لە هەمان کاتە بوو بە زاواش ئیتر ئەویش بەس زمانە نێزانی چۆنیان بام ئایا بانیکە کوڕم یا بانیکە ماما خۆ نەکەم ئەم خزمایەتێمان هەروە لێرە ڕاوەستا بێ نەخێر جارێ لە تۆمان هەتا ئاها خزمایەتەکەمان پەرێسن شەو بۆ کە کچی خاتوونی نابوو باوکم کە کچی خاتوونی نابوو کچی منیشە مانایە کچی منیشە بەڵام باوکم کەمارەی کرد بوو بە باوەش ئیتر لە خۆشیانە ئەو خەرخەری و گەشتە بگرێت نێزانم من بامکە کوڕم یا بامکە باکی یا بامکە باوکەوە لەسەرێکی تریشەوە شەو بۆ کە کچی باوکم بوو کە ژنی باوکم بوو شەو بۆ کە ژنی باوکم بوو بە خەسووی خاتوونیای دایکیشی ئیتر نێزە لە خۆشیانە چی بکە ئەگەر باری بگرتە هەموو ئاسمانەگەڕا لە خۆشیانە بەڵام کە هاتەوە مەسە لەسەر بانکردن نێزانی چۆنی بامکە بانی بکە دایجان یا بانیکە بوو کە خنجیلانەکە کاکە ئەمەی بۆتانە جێرمەوە ئەمە خوێ چێشتە جارێ ئەم خزمەتێ لەوە دواوای لێ هات ئەوەنە سفت و سۆ بوو ئەوەنە چر و پوت بووەوە هەر بەجارێ یعنی بنەماڵەکەمان هەر جەنجان کرد ئەمە کەی وای لێ هات وەختێک وای لێ هات کە من خوا کوڕێکی یامێ ناوی قوتەک ناو منا قوتەک بەڵام قوتەک ئەمر درێژ بێ لەگەڵ هینەکانی ئێوە چڕاوە درێژ بێ لەگەڵ مناڵەکانی ئێوە تێگەیشی خوا بێ خەزا بەڵانکە ئەوە هەر بنەماڵەکەی شێوان بکەوێت خۆ قوتەک کە کوڕی منە ئەبێ بە برای شەو بۆش ئیتر قوڕە خەسەکە لێرە بۆ باوکم جلایەوە ئەو بە سمانە وا سەریەتێک چوو نەیەزانی قوتەک بە کوڕەزای خۆی دابنێ یا بە ژن برای مەسەلەکە زۆر خۆ بووە وەڵا ڕەنە دەوانەیە ئێستا هێنێکیشتان بڵێن بابە وەڵا هەفتان نییە ئێوە کەوا نەتانزانیەوە کێ یەکترین و چی یەکترین هەتا ئێرەش ئێمە سەرمان چوو هەتا ئێرەش سەرمان چوو بوو بەڵام کارەکە وەختێ زۆرتر ئاواز بوو وەختێ زۆرتر شیرازە هەڵوەشە کە خوا کچێکی یاڵە باو شیلان ئای شیلان ئای شیلان چی کرد هەر بەجارێ شیلان بوو بە ئاگر و چۆ بنەماڵەکەمان دە باوەڕتان هەبێت لەو ساوە ئەو شیلانە لەدایک